ئێمە لەگەڵ لەو سەردانەدا یەشێک لە کوڕەکانی جەنابەت کاندیدی ئایندا بێت. دکتۆر ئەحمەد دکتۆر ئەحمەدی کوڕم ئەو کاندیدا وڵی کوڕم نییە ناوی ئەحمەد بێ باشە کوڕم نییە ناوی ئەحمەد هیچیان بەخوا هیچیان باس کراوە ئەبەدەن نەوەڵڵا نەوەڵڵا ئەبەدەن ئاجا لەیەکێ لەو ئەکاونتە بوهتانچیانە بینیم نازانم پێم وایە پێشتر باگراوندێکی یەکگرتوویان هەبوو دوای کردراون ئێستایش بۆ چێ دەکەن نازانم بەس خەلفەتی حەقدە ئیسلامیەتەکەیان لە دڵدایە بەرامبەر بە من کە من لەگەڵ ئەو جۆرە حیزبایەتی و شتانە دانیمە دەڵێ دکتۆر ئەحمەدی کوڕی کاندید کراوە ئەوەن کوێ بۆ ڕاستکەم و کوڕم نییە ناوی ئەحمەد بێ تۆ باوکم ناوی ئەحمەد باوکم ناوی ئەحمەدە کوڕم نییە ناوی ئەحمەد بێ و چەندێک خەڵک ئاگادارە بەخوا منژەر ئەوەندە ئەسڵ و ئەساسی نییە ئەکرێوە بێت تۆ ئاگاداری نەبێ ئەگەر من بمەوێ ئەگەر بمەوێت و ئەو سەفقە و تیجارەتە لەگەڵیان بکەم بە کوڕێک ناوەستم کاندید بێ دە کەسی شایستە بەلایانی کەمەوە دەخەمە ناو هەڵبژاردنەوە کە ئەو دەکەسە هەر دەکەسیشی بە ئیزنی خوا هەمووی دەرچێت بەڵام نایکەمیشم بەوە نییە.